ئەمریکا بەنیازە ملیاران دۆلار کۆمەکی سەربازی و مرۆیی بۆ ئۆکرانیا دابین بکات. ئەمەش زۆر زیاترە لەوەی کۆشکی سپی داوای لە کۆنگرێس کردبوو پەسەندی بکات. پێم وایە دەبێت جیهان وەڵام بداتەوە و یارمەتی ئەم ئاوارانە بدات. کار لەسەر پاکێجێک دەکەین کە پێم وایە تەنیا سەرەتایەک دەبێت. تێگەشتنی من ئەوەیە کە 12 ملیار دۆلار تەرخان دەکەین بۆ دابینکردنی کۆمەکی ئابووری سەربازی و مرۆیی، بەڵام زیاتر لەوە بەڕێگاوە دەبێت. هەوڵەکانی ئۆکرانیا بۆ بەرگری لە خۆکردن دژی رووسیا ڕۆژی سێشەمە بەهێزتر بوون کاتێک پۆڵەندا بڕیاری دا فڕۆکەی سەربازی لە ڕێگەی ئەمریکاوە بۆ ئۆکرانیا بنێرێت، بەڵام ئەندامانی کۆنگرێس نیگەرانن کە ڕۆتینیا دەکرێت کۆمەکەکە بۆ ئۆکرانیەکان دوا بخات. ڕێکەوتنێکی بەهێز هەیە بۆ دابینکردنی چەکی پێویست بۆ ئۆکرانیەکان تا بەرگری لە خۆیان بکەن. ئەو کارەمان کردووە، هاوپەیمانەکانمان ئەوەیان کردووە، وڵاتان ئەوەیان کردووە. زۆر کاریگەر بووین لە دابینکردنی ئەو جۆرە کەلوپەلە بۆ ئۆکرانیەکان، بەڵام هەندێک سرم سوورماوە بۆچی نردنی فڕۆکە بۆ ئۆکرانیا هێندەی پێدەچێت. سەرۆک زێڵەنسکی بەڕوونی وتوێتی کە پێویستی پێیەتی. بەرپرسێکی وەزارەتی دەرەوەی ئەمریکا گوتی بەهۆی ئەم شەڕەوە سەرۆکی رووسیا ڤلادیمیر پوتین گەلەکەی خۆی خستۆتە ژێر بارێکی قورسەوە و هەموو دەستکەوتانەی لە ماوەی 30 ساڵی ڕابردوودا وەدەست هاتوون لە چەند ڕۆژێکدا لە ناوچوون. لە کاتێکدا پوتین هەڵدەدا ئوکرانیا خاپور بکە، رووسیاشی کردووەتە بەندیخانە. کردیت کارت و ئامێرەکانی دەرهێنانی پارە لە کار کەوتون. ئەبڵۆقە ئابووریەکان کاریگەری گەورەیان هەبووە. خۆراک، تەکنۆلۆژیا و بەرهەمی دیکەی هاوردەکرا و بەرەو کۆتایی دەچن. میدیا ئازادەکانی رووسیا بێدەنگ کراون. هەموو ئەمانە لە کاتێکدایە کە رووسیا پارەی گەلەکەی لە شەڕێکدا بە فیڕۆ دەدات بۆ بەهێزکردنی بەهای ڕوبڵ. لە کاتێکدا بڕیاری ئەمریکا بۆ قەدەغکردنی نەوتی رووسیا کاریگەری خۆی لەسەر ئەمریکیەکان دەبێت، ئەندامانی کۆنگرێس لە هەردوو پارتەکە پێشوازیان لە بڕیارەکەی بایدن کردووە. ئەمریکیەکان ئامادەن قوربانی بدەن بۆ پاڵپشتیکردنی هەر جۆرە خۆڕاگرێکی ئۆکرانیا، ئەو بەرگری بوێرانە و بەهێز و چاونەترسانەیان لە دیموکراسی. بەهۆی مێژومانەوە ئەمریکیەکان زۆر لەوە تێدەگەن، بەڵام زۆر گرنگە هەنگاو بنێن بۆ ئەوەی نرخی بەنزین زۆر بەرز نەبێتەوە. ئەندامانی کۆنگرێسی ئەمریکا پێداگری دەکەن کە پاڵپشتی ئەمریکا بۆ ئۆکرانیەکان نابێت تەشەنە بکات بۆ پێکدادانی ڕاستە و خۆی سەربازی لە نێوان ئەمریکا و رووسیادا. پێم وانە ئەمریکا و نە هیچ وڵاتێکی ناتۆ ئامادە نین بەهۆی ئۆکرانیەوە دژی رووسیا شەڕ بکەن. کۆتایی ئەم هەفتەیە چاوەڕێ دەکرێت کۆنگرێس پاکێجی کۆمەکەکان بۆ ئۆکرانیا وەکو بەشێک لە پرۆژە یاسایەکی خەرجی وڵاتەکە پەسەند بکات.